ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەخت لەسەر گرنگی ئامادەکاری لایەنە سیاسیەکان بۆ بەشداری هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق دەکاتەوە و ڕاشی دەگەیەنێت بەشداری کارای کورد لە کەرکووک لەو هەڵبژاردنانەدا هەنگاوێکی ئێرێنی دەبێت. دەبێ 21 مانگی یەک لایەنە سیاسیەکان لیستی کاندیدەکانی خۆیان پێشکەش بە کۆمسیۆن بکەن، دەرگای پێشکەشکردنی کاندیدەکان ئەکرێتەوە بۆ کۆمسیۆن بۆ هەردوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پەرلەمانی ئەنجومەنی پارێزگاکان. ئەمەش تا ئێساکە بڕیارەکە وایەک لە 12/5 ئەنجام بدرێ ئەگەر گۆڕانکاری تێدا نەکرێت. لەبەرەوە دوو ئاراستە هەیە لە عێراقا، ئاراستەی بەتوندی کار لەسەرەوەکەن کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بدرێ، ئاراستەیەکش دوایی داخستنیەکەن. بەڵام تا ئێستاکە بۆ بەرەو ئەنجامدانی هەڵبژاردنەکان ئەڕوا و کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کاری کردووە. لە 21 مانگی ئایندەشەوە ئەبێت هێز و لایەنە سیاسیەکان لیستەکانی خۆیان کاندیدەکانی خۆیان پێشکەش بکەن. ئەمە دوو جانبی گرنگی هەیە. جانبێکی ئەوەیە یەک حیزبە کوردستانیەکان لەم ناوچانە بە ئاگا بێنینەوە کە پەلە بکەن لە کارەکانیانەوە دوا بکەون لە دیاریکردنی کاندید و لیستەکانیان. بڕیاردەری ئەنجومەنی پارێزگای کەرکووک شڕای دەگەیەنێت کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆشایی یاسایی بۆ دۆخی ئێستای کەرکووک پڕ دەکاتەوە. بە من وایە تەنها کە متمانەی خەڵک بە حیزبە سیاسیەکانی کوردستان کەم بکاتەوە، کار ناکات لەسەر ئەوەی کە دۆخی کەرکووک ئەنجومەن کۆ ئەبێتەوە یا کۆ نابێتەوە. فەرمو ئەو ئەنجومەن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە هەبوونی و نەبوونیەوە بەکەم و کوڕەکانیشەوە خەڵک لەم شارە بەجێ نەهێشت و قوربانی خۆی داوە بۆ ئەم شارە. بەڵام ئەوەی کە لە سنگی حیزبە سیاسیەکانی کوردستان کەم دەکاتەوە کە تەنها دێن ئامادەکاریەکەن ئەو کاتە بۆ داوای دەنگ بکەن لە هاوڵاتیانی شاری کەرکووک، یاخود ئەبێ ئەو کاتە تۆمەت یاخود ئاستەنگ بۆ یەکتری دروست بکەنەوە. پێشم وایە ئەمە خزمەتی دۆخی کەرکووک ناکە و تایبەتی ئێوە ئاگدارن کە ئێستا لیستی هەڵبژاردن چۆنیە لەسەر ئەساسێک و 2 پۆینتێکە ڕنگ بێتە ناحز بە گەورەکان تێدا براوە بن لەبەرەوەی ئالیەتی کۆمسیۆن ئەگەر ئاگدار بن چۆنی دایناوە هەڵبژاردن ئەنجام بدا لەم شارە کارێکی وە ئەکە ئاستەنگ ئەخاتە بەر حیزب بچکۆلەکان. لەبەرەوە ئەبێ یەکریزی خۆمان دووبارە دووپاتکەینەوە خەڵکی کەرکووک ئەم دۆخە ئیدارە و ئەنجومەنی پارێزگا و کەرکووک و حیزبە سیاسیەکان بەرپرسن لەی نەک هاوڵاتیانی شاری کەرکووک کە ئێستا قوربانی و باجی ئەم بابەتە ئەدەنەوە کە بەتەنها ماونەتەوە لەم شارە. وەک شارستانی بواری هەڵبژاردن ئاماژەی بۆ دەکەن بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆخی دوای 16 ئۆکتۆبەر لە کەرکووک، پێویستە کورد بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ هەڵبژاردنەکانی داهاتوودا بکات و لایەنە سیاسیەکانیش بە یەک لێست بەشدار بن لەو هەڵبژاردنانەدا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.